لێستادا پێشەنگایەکی نێودوڵەتی لە شاری هەولێر بەڕێوە دەچێت کەویش پێشەنگای هایتێکسە کە یەکێکە لە پێشەنگایانی کە تایبەتە بە بواری تەکنەلۆژیا و تێدا چەندین کۆمپانیای نێودوڵەتی تێدا بەشدارە و کۆمپانیای ناوخۆیی و هەموو ئەو بەرهەمە تەکنەلۆژیانی کە هەیە و هەموو زانیاریانی کە لە بواری تەکنەلۆژیادا ئێستا هەیە لەوێ کۆبۆتەوە و بە شێوازی جیاواز دەخرێتە ڕوو چەندین چالاکی تایبەت لە پێشەنگاکە بۆنی هەیە لە کۆنفرانس و سیمینار و گفتوگۆ و دیبێتی تایبەت لە بواری تەکنەلۆژیدا و تێیدا پسپۆڕانی بواری AI و بەرهێنەرانی بواری دیجیتاڵی و ناوەڕۆک سازانی بواری دیجیتاڵی لەوێ ئامادەیان هەیە کۆمەڵێک بابەت ڕێکخراوە لە پێشەنگاکە و پێشوازی لە ئامادەبوانەکانمە بووی کە زیاتر دەربارەی پێشەنگاکە بزانین سەرتا دەچینە لای میوانەکەمان ئەو زانیاری زیاترمان دەربارەی پێشەنگاکە پێ دەڵێت کە بەڕێز محەممەد نازم ئەندامی لیژنەی پێشەنگا ئێستا ڕاستەوخۆ لە شاری هەولێر لەگەڵمانایە کاک محەممەد سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش سەرەتا بۆ پرسیارە دەست پێەکەم پێشەنگاکە کەی دەستی پێ کردووە ماوەی چەندێکە خایەنێ و ئامانج لە پێشەنگاکە چێ و ئایا ئەمە ساڵی یەکەمێتی؟ بەڵێ پێشەنگای هایتێکس ئەم ساڵ شەشەمین پێشەنگایە دەکرێتن هەروەها یەکەمی پێشەنگای تەکنەلۆژیە لە سەرئاستی عێراق پلەی شەشەمە لە سەرئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم ساڵ بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت دوێنێ یەکەم ڕۆژی کردنەوەی بوو تا ڕۆژی هەینی دەی مانگ بەردەوام دەبیتن پێشەنگای هایتێکس ئەم ساڵ لە پێشەنگایەکانی تری هایتێکس جیاوازە جیاوازەکەی لە بەشی کۆنفرانسە کە پێک دێ لە 3 تەوەری سەرەکی لەوانە تەوەری زیرەکی دەستکرد تەوەری ئابووری دیجیتاڵی هەروەها تەوەری ناوەڕۆکی دیجیتاڵی بێزگەلەوە کۆمپانیا بەشداربووەکان لە چەندین وڵاتی جیاواز بەشداریان کردووە کە ژمارەیان 122 کۆمپانیا دەبیتن با بڵێن 37 کۆمپانیا لە وڵاتانی دەرەوە هاتوون 15 وڵاتی دەرەوە 74 کۆمپانیا لە ناوخۆی کوردستان و 11 کۆمپانیاش لە عێراق بەشداریان کردووە هەر لە ناو 122 کۆمپانیایە 20 بزنسی بچووک دەست بە خۆڕایی بەشداری هایتێکسیان کردووە کە 7 دانەیان لەلایەن ڕێکخراوێکی نێودەوڵەتی پاڵپشتی دارایی دەکرێن بۆ زیاتر بەرەو پێشچوونی بزنسەکەیان بەڵێ ئەو بێزگە لەلایەن کۆمپانیا بەشداربووەکان خەڵاتی تایبەت دیاریکراوە بۆ ئەو کەسانەی خۆیان تۆمار دەکەن بۆ هاتنە ژوورەوە لە هایتێکس 3 خەڵاتی گەورە هەیە وەکو ئایفۆن 17 گەشتی وڵاتی دەرەوە لەگەڵ 6 مانگ هاتوچۆی خۆڕایی بۆ قوتابیان بەڵێ کاک محەممەد ئەم پێشانگایە کێ زیاتر سوودی لێ بینێت چه سوودێک بۆ خوێندکاران بۆ گەنجان بۆ کەسانی کە زیاتر لە تەکنۆلۆژیادا کار دەکەن یاخود خوێندکاران لە بواری تەکنۆلۆژیادا دەخوێن لە زانکۆکاندا ئەم جۆرە پێشانگایانە تا چەند سوود بۆ ئەوانیش دەبێت بەڵێ وەکوتم جیاوازیەکەی ئەم ساڵ لە کۆنفرانسی هایتێکس تیشک دەکاتە سەر بابەتی زیرەکی دەستکرد و هەروەها ئابووری دیژیتاڵی بۆ ئەو قوتابی و با بڵێن کەسانی کە شارەزایان لەو بوارانە هەیە دەتوانن بەشداری کۆنفرانسەکە بکەن کە زیاتر لە چل قسەکەری ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری کۆنفرانسی هایتێکس دەکەن بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتانە بێزگە لەوەش کۆمپانیا بەشداربووەکان چەندین با بڵێن داهێنان و خزمەتگوزاری جیاوازیان هەیە هەم لە بواری تەکنەلۆژیا لە بواری AI زیرەکی دەستکرد هەروەها لە بوارەکانی تریش باشە کاک محەممەد ئایا هەموو کەس دەتوانێت بەشداری پێشەنگاکە بکە یان بلیتە و ئەوەی من بزانم ئێوە ئەپلیکیشنێکتان داناوە بۆوانی کە سەردانی پێشەنگاکەن ئەم ئەپلیکیشنە سوودی چێ و چۆن سوود بە سەردانیکەران دەگەێنێ بەڵێ خۆتۆمارکردنی پێشوەختە با بڵێن ڕاگەیانەکەی کراوە تا ڕۆژانی هایتێکسیش بەردەوام دەبیتن هەم لە وێبسایتی هایتێکس دەتوانی خۆت تۆمار بکەی ناو دەسێتە تووری پشک بێزگە لەوەش ئەپلیکیشنی هایتێکس هەیە توانین لە ڕێگەی ئەپلیکیشنەوە زانیاریەکان لەسەر پێشانگای هایتێکس بزانی زانیاریەکان وەکو با بڵێن ئەجێندای هەر 4 ڕۆژی هایتێکس بابەتەکانی کۆنفرانس زانیاری لەسەر قسەکەرەکان و هەروەها دەتوانی فلۆرپلانی هایتێکس نەخشەی هایتێکس بزانی
تا بە زووترین کات ئەو کۆمپانیایانی کە دڵخواستە بیان دۆزیتەوە و سەردانیان بکەیت. بێزگەلەوە سوودێکی تری هەیە بۆ سەردانیکەر و هەم بۆ کۆمپانیاش دەتوانرێ وەکو با بڵێن بزنسکارتی دیجیتالی بەکاربێتن هەر بەشدار بووە هەر کۆمپانیایەک با بڵێن QR کۆدی تایبەت بە خۆی دەبیتن لە کاتی سکانکردن لە ڕێگەی ئەپلیکیشنی هایتێکس زانیاریە پیشەیەکان و زانیاریە با بڵێن زانیاریەکانی بەکارهێنەر دەچێتە لای ئەو کەسەی کە سکانی QR کۆدەکە دەکاتن ئەو کاتە سوودی بۆ کۆمپانیەکان دەبێتن بۆ دۆزینەوەی کەسی شیاو کە ئەگەر بیانەوێ با بڵێن لە کۆمپانیاکەیان دای بمەزرێنن یانیش بۆ دروستکردنی پەیوەندی و نێتوۆرکینگ لە نێوان سەردانیکەران و کۆمپانیا بەشداربووەکانی هایتێکس. زۆر باشە ئەم ساڵ و ساڵەکانی ڕابردوش هەر لە شاری هەولێر بۆ پلانیە لە شارەکانی دیکە لە سلێمانی لە شوێنی دیکە ئەم جۆرە پێشانگایە بکرێتەوە؟ پێشانگای هایتێکس بەڵێ ڕاستە ئەمە شەشەم پێشانگای هەر لە شاری هەولێر دەکرێتن لە پێشانگای نێودەوڵەتی بۆکو کارجێڕی و ئەوانە لە پلاندا تەنها لە شاری هەولێر ئەنجام دەدرێتن بەڵام دەکرێت لە داهاتوو با بڵێن بۆ شارەکانی تری کوردستان و هەروە بۆ شارەکانی تری عێراقیش پێشانگایەکە بکرێتەوە. کاک محەممەد کاتێک ئەڵێن پێشنگای نێودوڵەتیەوە بازنەوەکە زۆر فراوانە بێ بۆی کە چەندین کۆمپانیای بۆ بەرهێنەری دەرەوەش بتوان بەشدار بن لە پێشنگاکە پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئێوە هەوڵتان داوە ئەو کۆمپانیانە خۆماڵیشی تیابیان تەنها هی دەرەوەیە چۆن گرنگیتان داوە بە بوونی ئەو کۆمپانیایە لە هەرێمی کوردستان و سوودگەیاندن بە خەڵکی خۆمان و بە گەنجان کە ئەیانەوێت کار بکەن لە بواری دیجیتاڵی و لە بواری زیرەکی دەستکرد و تەکنۆلۆژیانەوەکاندا. دەنگەکەت قەت هەبوو دەتوانین پرسیارەکە دووبارەکەی. بەڵێ کاک محەممەد پرسیارەکەم ئەوە بوو کاتێک ئەڵێن نێودوڵەتی بازنەکە فراوانتر ئەبێ ئایا ئێوە گرنگیتان تەنها بە کۆمپانیەکانی دەرەوەیان بە کۆمپانیا ناوخۆیەکانیش ئەوانەی کە لە هەرێمی کوردستاندان ئەم بابەتە چۆن گرنگی پێدراوە لە پێشەنگادا و چۆن خەڵکی خۆمان ئەتوانە سوود لەم کۆمپانیانە وەربگرێت؟ مەبەست کۆمپانیا نێودەوڵەتیەکانەوانە؟ بەڵێ لەگەڵ ئەوانی ناوخۆیان. بەڵێ بێگومان ئامانجی هایتێکس ئەوە بووە کە پێشانگا و با بڵێن کۆمپانیای نێودەوڵەتی بەشداری هایتێکس بکەن بۆ ئاشنابوون بە با بڵێن بە ژینگەی کاری کوردستان هەروەها کە بۆ ناساندنی کوردستان و عێراق کە لە بواری تەکنەلۆژیا چەند پێشکەوتون چونکە چەندین کۆمپانیا ناوخۆیشمان هەیە لە زۆر بواری جیاوازی تەکنەلۆژیا داهێنانیان کردووە هەروەها خزمەتگوزاری تەکنەلۆژی زۆر بەرز پێشکەش دەکەن کە هەندێکیان لە هایتێکس با بڵێن لۆنچی سرویسەکانیان دەکەن ئەپلیکیشن بێ یاخود وێبسایت بێ یاخود سیستەم بێ هەروەها بەنسبەت کۆمپانیا نێودەوڵەتیەکانیش ئامان زمانوەیە کە ئاشنایان بکەین بە پێشکەوتنی کوردستان زیاتر لە بواری تەکنەلۆژی بە خۆشحاڵیەوەش ئەم ساڵ با بڵێن 37 کۆمپانیا نێودەوڵەتی لە 15 وڵاتی جیاوازی بەشداریان کردووە ئەم ژمارانە ساڵ بە ساڵ زیاتر دەبیتن و ئەمان شمانوەیە کە ئەم کۆمپانیانە بتوانن لێرە دوای هایتێکسیش کە خزمەتگوزاریەکانی خۆیان پێشکەش بکەن هەروە هەلیکار ڕابگەێنن بۆ با بڵێن ئەو گەنجانەی کە لە بواری تەکنەلۆژیا و بوارەکانی تریش کار دەکەن. بەڵێ کات ماوەی چەندێکی کە بەردەوام دەبێت چەند ڕۆژی دیکەی ماوە کە هاوڵاتیان خەڵکی بەشدار بێت تایدا؟ بەڵێ پێشانگا هایتێکس ساڵانە 4 ڕۆژ ئەنجام دەدرێتن دوێنێ یەکەم ڕۆژ بوو تا ڕۆژی هەینی ڕۆژی دەی مانگ بەردەوام دەبێت. باشە کاک محەممەد ئەم ساڵ چی جیاوازیەک هەبوو لە پێشەنگاکەوە چ شتێک سەرنجی خۆتانی ڕاکێشە هەر لە بەشداربوونی و کەسانی کە لە بواری دیجیتاڵیە ئیشەکەن هەم لەلایەن ئەو کۆمپانیایانەوە هیچ نوێگەریەک هەبوو؟ بەڵێ وەکو یەکەم ڕۆژ کە با بڵێن مەراسیمی کردنەوە بوو پێشانگا دەستی پێکرد جۆش و خۆشی خەڵک بۆ بەشداریکردن با بڵێن دڵخۆشێکی بەستاف و کارجێڕی هایتێکسدا واروەها ئامادەبوونی بەشداربووان لە کۆنفرانسی هایتێکس گرنگیدان بە بابەتەکانی کۆنفرانس هەروەها کۆمپانیاکان کە چەند کۆمپانیایەکە بوو هەندێک لە خزمەتگوزاری خۆیان یەکەم جار بوو کە لە هایتێکس نمایشی بکەن و
پێشکەشی بکەن هەندێک لەوان با بڵین ئەپلیکیشنی تێدا بوو هەروە خزمەتگوزاری تر بوو کە لە هایتێکسدای دەنێت بێزگە لەوەش کۆمپانیەکان بۆ سەردانی کەرەکانیش خەڵاتی تایبەتی خۆیان دەبیتن تر بەڕێی لە ڕێگای تیر و پشکە یانیش بە شێوازی جیاجیا. زۆر باشە لە ڕۆژگای تری پێشەنگایە چ سپرایزێک هەیە بۆ کەسانی کە تاساگەر سەردانیان نەکرویان بیانەوە سەردانی پێشەنگاکە بکەن چی چاوەڕوانیانەکەوە ئەگەر کەسێک بێ بەشدار بێ ئێوە لێرەوە چی پێڵن؟ کەسانی سەردانی کرد قەزت عەفوو بەڵێ بەڵێ کاک محەممەد باسم لەوە کرد کە لە ڕۆژانی تری پێشەنگایە چی چاوەڕوانی ئەو کەساناکە کە سەردانی پێشەنگاکەن. بەڵێ ئەوەی کە چاڕوان دەکرێت لە هایتێکس بابەتی تەکنەلۆژیە باشە و لەبەرەوەش چوار ڕۆژدان دراوە تاکو با بڵێن سەردانیکەران کە بتوانن کاتی گونجاو بدۆزنەوە سەردانی هایتێکس بکەن خزمەتگوزاریەکان و هەروە چاڵەچەکانی هایتێکس بەردەوام دەبی لە هەر چار ڕۆژی پێشانگە لە کاتژمێردەی بەیانی تاوەکو 6 تا نزیکی هەفتی ئێوارە پێشانگا کراوەتەوە بە ڕووی سەردانیکەرەکان هەموو چاڵاچیەکان هەموو خزمەتگوزاریەکان با بڵێن کۆمپانیەکان چاوەڕێی خەڵک دەکەن بۆ سەردانیکردن بێزگە لەوەش با بڵێن ژمارەی سەردانیکەران ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکە و ساڵانە زیاتر دەکاتن ئەمە هەموو ساڵێک پێشبینی 40 بۆ 50,000 سەردانیکەر دەکەین بۆ با بڵێن پێشانگای هایتێکس. زۆر باشە ئەو بابەتانی کە بابەتی تەکنەلۆژی و لێ باسییان لێوە دەکرێنەوە تا کۆمپانیەکان هێناویانەتە شاری هەولێر لە هەموو بوارەکانە هەیە ینی بۆ نمونە لە بواری ئۆتۆمبیلە کە تەکنەلۆژیا چۆن بەکاردێت لە بواری ئەپەکانە و زیرەکی دەستکرد و ئەوەی کە سەرگەنجام پێوی سەرقاڵن لە بواری بیناسازیە لە هەموو بوارەکانی کارکردنا تەکنەلۆژیا لەوێ بەکارهێنرا و باسی لێوە دەکرێن ئەوە تا ئێوە زانیاری زیاتر دەربارەیەوە دەخەنە ڕوون ئەو کۆمپانیانی کە بەشداری ئەکەن لەم پێشەنگایە هەمە جۆرن؟ بەڵێ بڵێ کۆمپانیەکانی کە بەشداری یەکەن کۆمپانیای هەمە جۆرن لە زۆربەی بوارە جیاوازەکانی تەکنەلۆژیا بەشدارن هەم لە زیرەکی دەستکرد هەم لە بابەتی با بڵێن تەکنەلۆژیای زانیاری هەم لە بابەتی تەکنەلۆژیای سیارە و سیارەی کارەبایی هەروە ئەپلیکیشن ئەجۆرەها ئەپلیکیشن بۆ ئەپلیکیشنی هاتوچۆی سیارە تەکسی هەروە ئەپلیکیشنی با بڵێن خزمەتگوزاری ناوماڵ و خزمەتگوزاری دیکە و با بڵێن حکوومەتی یاریمی کوردستان بەشدارە خزمەتگوزاریخانی خۆی دەخاتە ڕوو هەروەها کۆمپانیەکانی تری بۆواری با بڵێن نێتوۆرک و سۆفتوێر لە هەموو بارە جیاوازەکانی تەکنەلۆژیا بەشدار. زۆر سپاس بۆ بەڕێز کاک محەممەد نازم لەم تەوەرێدا بە شازێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە سپاس بۆ زانیاری. سپاسەکەین کاک محەممەد.